الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستان، داوامە لە ذاتی پاشی پەروەردگار تاعەت و عەبدایەتی هەموو لایەکمانی قبوڵ کردبێ. ئەم ڕۆژانەی بەسەرمانە تێپەڕیەوە ڕۆژانێک بێت بە باشترین شێواز لە خوای گەورە نزیک بوو بینێتەوە و خوای گەورە قبوڵی کردبین بە یەکێک لە عەبدە ساڵحەکانی خۆی. خۆشەویستانم، هەموو مرۆڤایەتی بە دوای شتێکە ئەگەڕێت. هەموو ئینسانیەت عەوداڵە و کوچە و کۆڵان، زەمەن و کات، ئەنواع شت تاقی ئەکاتەوە بۆ ئەوەی شتێک فەراهەم بێنێ. ئەو شتەش بریتیە لە سەعادەت و خۆشبەختی. هەموو ئینسانیەت پێکەوە، هەموو ئەوەی کە ئەیبینن لە بیریارە گەورەکان، هەمویان کار لەسەرەوەکەن ئینسان چۆن سەعید ئەبێت و چۆن خۆشبەخت ئەبێت لەم دنیا. کاری زۆر گەورە کراوە لەسەر ئەمە و هەوڵی زۆر دراوە. ئێمەش وەکو شەریعەت لەم بابەتەیە وتومانە دوو جۆر سەعادەت هەیە. سەعادەتێک هەیە لە دنیا، سەعادەتێک هەیە لە ئاخرەت. هەر کەسێک ئەیەوێ سەعادەتی هەردووکیانی دەستگیر بێ بە دوو خاڵ جێبەجێ. زانانی تەسەووف فەرموویانە سەعادەة المرء في الدنيا والآخرة مدارها على شيئين. سعادتي إنساني إيمان دار للدنيا وآخرته الصورة بدور دوشتا: إخلاص للحق وإحسان مع الخلق. هم دوشتا كأمية إخلاص لقل خواي خوتا هبي والرازقوبة لقل يا إحسانت هبي شاكا كاريت هبي لقل مخلوقاتي خوايا. أم دوشتا لهر كسي كهبي خوش بخترين كسي لسر زوية لەگەڵ خوای خۆیان ڕازگۆ بێ و بزانێت چۆن هەڵسوکەوت و مامەڵائەکە، دوایش چاکەکار بێ لەگەڵ خەڵک. بەپشینە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، بزانین مەفهومی ئیحسان لەگەڵ خەڵکە چۆن لای ئێمە تەسبیت بووە وەکو شەریعەت و وەکو عەقیدە لە لامان. ئێمەی ئیماندار قەت بۆ خۆمان نەژیاوین و بۆ خۆمان ناژین. ئەو کەسەی پێوا بێ کە بۆ خۆی ئەژی هەرزوو فەوتاوە لە دین چۆتە دەرەوە، چونکە کەسی موسڵمان ئەبەد بۆ خۆی نەژیاوە. هەمیشە چاوی لەسەر دەوروبەری بووە، سەواون خێزانی بووە، مناڵەکانی بوون، دراوسێکەی بووە، کۆمەڵگاکە بووە، فەقیری وڵاتەکەی بووە، هەمیشە ئیحسانی لەگەڵ خەڵقا بۆ هەموو لاکان پەلی کوتاوە. نەک تەنها لەگەڵ مرۆڤە، لەگەڵ دارێکە ویستوێتی ئیحسانکە، لەگەڵ ئاژەڵێکە ویستوێتی ئیحسانکە. هەمیشە کەسی موسڵمان ئەم ئیحسانەی بۆ مەخلوقاتی خوا صفتێکی زۆر گەورە بۆ تایەوە کاری لەسەر کردو. ئەگەر ئەم ئیحسانەشت نەبێ خەلل لە دینی تۆیە هەیە، بەشێک لە دینت تەواو نییە. شەو ڕۆژ بۆ خۆت خەریکی دینداری بی ئیحسان بۆ خەڵک نەبێ، خەلەلێک لە مەداری سەعادەتی تۆیە هەیە، ئاسوودە نابیت. ئێمەش پێویستمان بەوەی ئاسوودە ببین. بۆیە ئەچینە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم. ئەفەرمێ ئەحەب الناس إلى الله. کێ لە هەموو کەس لە لای خوا جەل جەلاله خۆشەویستترە؟ با ئێمە بینە پێشچاوی خۆمان. ئایا ئەو کەسەی زۆر شەو نوێژەکە؟ ئایا ئەو کەسەی زۆر قورئانە خوێنێ؟ ئایا ئەو کەسەی زۆر زۆر بە ڕۆژوو ئەبێ؟ ئایا ئەو کەسەی زۆر جیهادەکە لە پێناوی خوا؟ ئایا ئەو کەسەی عیبادە شەخسیەکان هەمووی بێنەرە پێشچاوی خۆت؟ سبحان الله. ئەفەرمێ ئەحەب الناس إلى الله أنفعهم للناس. کامیان بۆ خەڵکی زۆر زۆر باش بێ، ئەویان لە لای خوا خۆشەویستترین کەسە. واتە ئەگەر کەسێک نێوچەوانی بە شەو نوێژەوە ڕۆشت، کەسێکی تر هەوڵی ئەدا چاکەکاری لەگەڵ خەڵکا بکە، چاکەکاری تەنها بە پارە نییە. ئێستا عەرزتانەکەم ئەیویست چاکەکاری لەگەڵ خەڵکا بکە، کامیان لای خوا ڕوتبەی گەورەترە و کامیان مەحبوبترە؟ ئەویان کە چاکەکاری بۆ مەخلوقاتی خوا زۆرترە. ئەفەرمێ ئەی چ کردەوەیە زۆر باشە ئینسان بیکە. ئێستا ئێمە هەمومان محتاجی ئەوەین باشترین کردەوە جێبەجێ بکەین کە لای خوا زۆر خۆشەویستە. كام كردوا وزور خوشويسة لم فرمايشتا أفرمي وأحب الأعمال إلى الله سرور يدخله على قلب مسلم
باشترین کردەوە لای خوا جەل جەلاله خۆشەویستترینی کامەیە ئەوەیە خۆشیە بخەیتە دڵی موسڵمانێکەوە دڵی ئیماندارە شادکەی دڵی ئیماندارە خۆشکەی ئەم داخڵکردنی سروورەکە ئەخەیتە دڵی کەسێکی ئیماندارەوە جوانترین خۆشەویستترین کردەوە لای خوا جەل جەلاله کە بەرزەبێتەوە کە ئینسان لە خۆی تەجاوز ئەکا بۆ غەیری خۆی ئەو تەکشیف عنه کوڕبە یان ناڕەحەتیەک لەسەر موسڵمانە لا ئەبێ لای خوا زۆر زۆر خۆشەویستە ئەو تەقضی عنه دەینەن قەرزەکەی بۆ ئەدەیتەوە ئەو تەطرد عنه جوعا یان برسێتێکی هەیە تۆ برسەتەکەی ناهێڵی گرنگ ئەوەیە نەفعەکەی تۆ کە بۆ مەخلوقاتی تر ڕۆشت بەتایەتی بۆ مرۆڤ خۆشەویستترین و باشترین کردەوەت کردووە کە لە لای خوا جەل جەلاله زۆر بە گەورەدا ئەندێ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەگەر بە دوای حاجەی برایەکی موسڵمان ما بڕۆم کەسێکی ئیماندار کارێکی پێم هەبێ لەگەڵ یا بڕۆم بۆی کارەکەی بۆ جێبەجێ بکەم ئەوەم پێ خۆشترە هەتاوەکو مانگێک لەم مزگەوتەی خۆما ئیعتیکاف بکەم کە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەو هەموو ئەجر و خەیرەی هەیە بۆیە کەسی ئیماندار ئەبێ ئەو صفەتە هەمیشە لە پێشچاوی بێ کە بۆ خۆم ناژیم بۆ خەڵکەژیم ئەمێ مەخلوقاتەکانی خوا جەل جەلاله ئەمێ ئەوان خزمەتکاری ئەوان کەم ئیحسان کەم لەگەڵیانە طبعا إحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك أبي أو كردوي أو اندبدل الروح وبك كأنما خوا جل جلاله لو كاتا لقلتو يا يو بيكون تو بتشاوي سر خوا أبيني خو أقلتو نيبيني أو تو أبيني يعني كردوا كد بإحسان جاب جاك لقى مخلوقاتي خوا إن جاء السرورية ناودليتو پیغمبر صلى الله عليه وآله وسلم فرمي والله في عون العبد ما دام العبد في عون أخيه أخوا إنس خوا جل جلاله له هاوكاري كسي إيمان دارا هاوكاري أكا سري أخا ما دام أم كسي إيمان دارا لعون هاوكاري برا مسلمانك يأتي وهاوكاري برا مسلمانك يأكا چاني لقل خلقا چاك بي أو اندخوا جل جلاله چاك كاري بسرتو يدا أبارين إما بابزانين أوشتانا چين كإما جيبا جيكن سرور لدلي مسلماننا دروسك سەرەتاییترین شتەکان زۆر چەند دانەیەکم هەڵبژاردووە لە خزمەتانە باسیەکەم سەرەتاییترینیان ئەوەیە تەنها بە برا موسڵمانەکەت ئەگەی کە زەردەخەنەیەک ئەەکەی بەرامبەری ئەم پێکەین و زەردەخەنە بچووکەی کە بەرامبەری ئەەکەیت کە بە سەدەقەیە بۆ تۆ ئەنووسرێ ابتسامك في وجه أخيك صدقة پێکەین و زەردەخەنەی تۆ بەرامبەر بە براکەت بە سەدەقە بۆ تەنووسرێ ما رؤي رسول الله صلى الله عليه وآله وسلم إلا مبتسما قد كس پیغمبری خواه صلی الله علیه و آله و سلم نبینی الا به ابتسامه و دموچاوی گەژبوو اما چه سرورێک ئەخاتە دڵی بەرامبەرەوە تصور ئەکەی پێکەنینێک هەیە لە ئینسانەکانە ابتسامەیەکە پێوترێ ابتسامة الموافقة کە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ باسیەکە هەر کەسێ لەگەڵ کەسێکی ترا بوو ئەگەر ئەم کەسە زەردەخەنەی کرد ئەو بەبێ اختیاری خۆی زەردەخەنەیەک چۆن گریانی موافقەمان هەیە کەسێک ئەگری تۆ تەحمل ناکەی جارێ لە تەلەڤیزیۆن نبینی کەسێکی فەقیر و هەژارە بینی ئەگرێت تۆ لێرەوە فرمەسێک بە چاوتایەتە خوارەوە ئەمە پێوتێ ابتسام پێوتێ بوكاء الموافقة عينا ابتسامة الموافقة شيء بويا پیغمبر صلى الله عليه وآله وسلم لقال هر کەسێک ئەوەستە إلا مبتسما زەردەخەنەیەک جۆرێ دەموچاو گەشی بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دیار بوو بۆی سرورێ بخاتە دڵی بەرامبەرەکەەوە خۆشیە بخاتە دڵی بەرامبەرەکەەوە ئەمە یەکەمین کارێکی بچووکە کە بە هەمومان ئەکرێ پەخشی ابتسامە و سەلام بۆ هەموو ئینسانێت بڵاوکەینەوە دووهەمین دانە شوێنکەوتنی جەنازەی موسڵمانێک و تەعزیەباریکردنی لە موسڵمانێک لو أجت إما زور كانت لبروي تعزية وتعرف حسبوا أجر جورا ناكن كأرين والله إنسان كتعزية باري لمسلمان إكا وضل شادكات وضل خوشيكي أداته وضل نوايكي إكا أزانا باشترين كرده وخوشيسين كرده والله إخوة جل جلاله جيبا جاي كرده لو كاتا بغيا كاتك أجي سرداني مسلمان إكي تو أزاني ضلي في خوشة بعزايه وتعزيه وتوسر خوشيكي لي إكي أزاني أم سروريك أشيت دلي أو أجرته وسعادة بو دلي خوت خوش بخد أبي خوت كاتك سرور أخيتنا ودلي مسلماننا سهم دان الدعاء في غمرجان صلى الله عليه وآله وسلم يشيل دعاء كاني همشي اللهم فرج هم المهمومين خواجان غمي أو كساني غمبارا خوالة دلي أنا غم كان هالقرا أم دعاء زورك في غمرجان صلى الله عليه وآله وسلم وقض الدين عن المدينين خواجان أو كسانيك قرزارا قرزكان لسرشانيان لا ببا
چەند جوانە ئینسانی ئیماندار دائنیشێ ئەبینێ برایەکی مەهمومە لێرەوە دائنیشێ دوعا خوای گیان دڵی خۆشکە یا ئیلاهی دڵی خۆشکە خوای گیان دەرگاکانی خەیری لێ بکەرەوە یا فارج الهم یا کاشف الغم دەرگاکانی لێ بکەرەوە هەموو غەمی مەهێڵە ئەزانی چ جوانیەک ئەدا بەم کەسە خوای گەورە چ سرور و سەعادەتی ئەدا بەم کەسێک کە ئەم دوعایە ئەکا بۆیە سێهەمین کردەوە لەو کردەوانەی کە ئەکێ بریتێ لەوەی کە دوعا بکەیت لەکوێ مەهموم و مەغمومێکت بینی نەوەستی دوعای خێری بۆ بکە سرور و سەعادەت دێتە ناو دڵی خۆتەوە هەر کەسێ لەبەر خاتی خوا سەردانی برایەکی کات ئەم حاڵەتە زۆر کەم بۆتەوە بەداخەوە لەلای ئێمە هەر کەسێ سەر لە ئیماندارێ بدا لەبەر خاتری خوا هیچ مەبەستێکی نەبێ ئللا سەعادەتی ڕوویتی ئەکا کە تەسەور ناکرێ غەمت هەیە پەژارەت هەیە کێشت هەیە بڕۆ سەر لە برایەکی ئیماندارت بدە ئللا خوای گەورە دەرگای خێرت لێ ئەکاتەوە لە قسەسەکانی بەنو ئیسرائیل هاتووە پیاوێک سەردانی پیاوێکی کرد خوا جەل جەلاله و مەلائیکەیەکی ناردەڕێی پرسیاری لێ بکە ئەم عەبدە بۆ سەر ئەدا لەو برایی پێوت بۆچی ئەچی بۆ لای فڵان کەس وەڵڵاهی تەنها لەبەر خاتی خوا ئەچم بۆ لای دەیوتی من مەلائیکەتی خوا مژدەت لێبێ ئەن الله قد ئەحەبەکە کەما ئەحبەبتەهو فی خوا تۆی خۆشویست هەڵی بژاردی بە خۆشەویستانی خۆی مادام لەبەر خاتی خوا ئەو برایەتت خۆشویست بۆیە سەردانیکردنی دۆستەکان بۆ یەکتر سەعادەتێک دروست ئەکا و هەروەها سرورێک ئەخاتە دەستی دڵی ئەو دۆستەوەی کە تۆ سەردانی ئەکەی سەرخستنی موسڵمان عزیزانم بەخوا ئێمە ئەمڕۆ لە زەمەنی غەیبەتە ئەژین هەر یەکەمان بەناوێکەوە غەیبەتەکەین یەکێکمان وەڵاوە فڵان کەس فکرەکەی باش نییە یەکمان وەڵا لە حیزبی من نییە ئەوی تر وەڵا نازانم چی دەستمان ناوەتە گۆشت خواردنی یەکتر وەڵاهی لەکوێ تۆ هاتی دیفاع لە موسڵمانێک کرد سرورێک ئەکەوێتە دڵی ئەو موسڵمانێک کە دیفاع لێ کردووە سەعادەت بۆ خۆت دێ پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من ذب عن لحم أخيه هەر کەسێک دوور بخاتەوە مێشومەگەز و گورگەل دوور خاتەوە زمانی خەڵک دوور خاتەوە لە گۆشتی براکەی ئەم کەسە کانە حقا على الله أن يعتقه من النار خوای گەورە حقا لەسەری بەو شێوازەی کە لایقە بەخۆی کە ئەم کەسە عتقکە لە ئەگر و ڕزگاریکە لە ئەگر چەند جار دانیشتین براکەمان غەیبەتی کرا ئێمەش دانیشتین یا گوێمان گریا بۆمان سەندەوە ئەمڕۆ ڕۆژگارێکە بەڕاستی غیبت لە ئومەتی ئیسلامی ببڕێ ئومەتی ئیسلامی ڕزگاریە ئەنواع جۆر فکر ئەنواع جۆر شت کۆمەڵە موسڵمان دروسە بن کۆمەڵەکەی تر لیان ئەخوێنن ئەوی تر دروسە بێ ئەوی تر لێ ئەخوێنێ هەمومان لە یەکتر ئەخوێنین هەموو وازمان لە کافر هێناوە کافری سوار سەرمان بۆ بە ئیسراحەتی خۆی یەهود و نەسارا و مەجوس پەلامارمان ئەدەن ئێمەش پەلامار یەکتر ئەدەین ئاگامە لەوان نەماوە بۆیە لەکوێ موسڵمانێک غیبەتی کرا باسی کرا بە شتێک کە ئەو موسڵمانە پێی ناخۆش بوو هەر شتێک بوو با ڕاستیش بێ با حەق بێ باسی گوناهێکی ئەو موسڵمانە کرا تۆ بچۆ بە گژیانە دوو چاکەی باسکە ئێمە بۆ وامان لێ هاتووە هەمومان سیفەتی مێشمان وەرگرتووە تەنها بە خراپە یەکترەوە ئەنیشین بۆ سیفەتی هەنگمان نەبێت تەنها گوڵەکان ببینین و بە ناشرینەوە نەنیشین ئێمە ئیماندار پێویستمان بەوەیە سرور بخێنە دڵی یەکتر سەعادەت بۆ خۆمان ڕاکێشین ئەویش بەوەی حورمەتی براکانمان بپارێزین سەردانی هەر نەخۆشێک ئەەکەی سرۆری ئەخەیتە دڵی نەخۆشەکەەوە و سەعادەتێکی گەورە بۆ خۆت دەستەبەر ئەەکەی پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هەر کەس سەردانی نەخۆشێکی کرد بچۆ بۆ لای برا مسڵمانەکەت نەخۆشە ئەگەر بەیانی ڕۆژتی هەتا ئێوارە 7,000 مەلائیکە سەڵەوات لەسەر تۆ ئەدەن و دوعای ڕەحمەتێ بۆ ئەکەن ئەگەر شەو چووی هەتا بەیانی 7,000 مەلائیکە دعای خێر بۆ تۆ ئەکەن و سەڵەوات لەسەر تۆ ئەدەن بۆیە ئەو سەعادەتەی دەستگیری ئینسان ئەبێ لەم ئیحسانەیە بەرامبەر بە خەڵک ئەیکە لە شوێنی ترا دەستگیری نابێ خاڵێکتر لەو خاڵانەی کە زۆر گرنگە بەلامەوە سەردانیکردنی دۆستەکانی باوک و دایک ئەی ئەو کەسێکەوە باوکت لە جێیان نەماوە و ئێستا نایبینی ئەی ئەو کەسێکەوە دایکت ماڵ ئاوایی لێ کردی ئەتەوێ سەردانی باوکت بکەی ئەتەوێ بە چاوەکانی سەر جارێکتر باوکت ببینیتەوە ئەتەوێ دایکت ببینیتەوە جارێکتر ئەی ئەو کەسێک کە دایک و باوکت نەماوە فریاکەوە پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من أحب أن يصل أباه کێ زۆر زۆری پێخۆشە سەردانی باوکی بکاگە کە باوکی نەماوە في قبره بچێتە ناو قبرەکەیەوە سەلامێکی لێ بکە پێکەوە دابریشن ڕازێ بکەن فليصل إخوان أبيه بعده بابچێ
ڕەفیقەکانی باوکی براکانی باوکی ئەوانەی باوکی زۆری خۆشەویستن با بچە سەردانیان بکە مەڵێ ئەوان لە من بەتەمەنترن مەڵێ ئەوان لە من گەورەترن بچۆ بەسەریان کەرەوە ئەوانە دۆستی باوکتن ئەوانە خۆشەویستی باوکتن ئەوانە دوعا لە باوکە نابڕن لەوە ئەچێ ئەوانە لەگەڵ باوکتە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکتر بکەن والله ڕەفیقە سادیقەکان لەگەڵ یەکترە لە ڕۆژی قیامەتە شەفاعەت بۆ یەکتر ئەکەن زۆر کات ئینسان کەم تەرخەمی ئەکا لە دۆست و هاوڵەکانی باوک و دایکە بڕۆ دایکت کێ خۆشویست باوکت کێ خۆشویست بچۆ بەسەری کەرەوە ئەمە سروڕی ئەخاتە دڵی ئەو کەسەوەی کە تۆ ئەڕۆی بۆ لای کەر هاوڵی باوکتە وا ئەزانێ عینن هاوڵەکەی جارێکتر هاتوۆتەوە بۆ لای وە سەعادەتێکی گەورە بۆ دڵی تو ئەهێنێ غەیری ئەمانە خێزانەکەت مناڵەکەت خوشکەکەت براکەت خزمەکەت هەموو ئەمانە پێویستیان بە ئیحسانی تۆیە کەسی ئیماندار کەسێکی بغزن و ڕقن نییە کەسێک نییە لەگەڵ براکەیە قسەی نەبێ لەگەڵ خوشکەکەیە قسەی نەبێ لەگەڵ خزمەکەیە قسە نەکە لەسەر پارە لەگەڵ ئەما تێک چوو بێت نا ئەم صفەتانە کەسی صفەتی کەسی ئیماندار نییە کەسی ئیماندار هەوڵی ئەوەدا ئیحسانێ بەرامبەرەکانی بکە بەتایبەتی خێزانەکان بڕۆ بزانە خێزان و هاوسەرەکەت بەچی دڵی خۆشە بێ مناڵەکەت بەچی دڵی خۆشە بێ ئەم شتەی بۆ جێبەجێ کە لعل خوای گەورە دەرگای خێر لێ ئەکاتەوە سەعادەت ئەخاتە دڵت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەکریموا النساء حرمەتی ئافرەتەکان بگرن سەواء دایکتە خوشکتە خێزانتە حرمەتیان بگرن فوالله ما أكرمهن إلا كريم وما أهانهن إلا لئيم قسم بخوا هر کەس ڕێزیان لێبێ کەس ڕێز لەوانە ناگرێ ئیلا کەسێکی کەریم و بەڕێز نەبێ هیچ کەسێک ئیهانەیان ناکە ئیلا کەسێکی بێڕێز و لەئیم و بچووک نەبێ بۆیە عەزیزانم ئێمە لە ئەمڕۆیە لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بە سەعادەت بەخوا سەعادەتێکە لە نوێژە وەریئەگرین لە چاکەیەکە وەریئەگرین کە بەرامبەر بە کەسێکی ئەکەین خێرێک ئەکەیت ئەزانی چ چاکەیەکە دەستگیر ئەبێ سروڕێ ئەچێتە دڵی موسڵمانێکەوە لێرەوە ئەزانی چ سەعادەتێ بۆ تۆیەت ئەزانی کاتێک لەبەر جەژنانەکە خواردنێک ئامادە ئەکەیت و تەسلیم بە ماڵێکی هەژاری ئەەکەی ئەزانی چه سروڕێکی گەورە ڕوو ئەکاتە ئەو ماڵە تەسەور مەکەن ئەم وڵاتەی ئێمە خەیری لێ نابڕێ پیاوی زۆر گەورەی تایە دەوڵەمەندی زۆر پیاوی تایە بەڵام دڵنیابن فەقیری زۆر شەرمنی تایە ئێمە هەومان دەوروبەری خۆمان ئەبینین خەڵکی ترمان بینیەوە کە لێی قەومە هەمووی بوو بە سوال کرد ئەم کوردستانەی ئێمە بەشی ئەم دیوی خەڵکانێکی زۆر نەفس بەرزن واللهی لە برسا بمرێ ئامادە نییە داوا بکات بۆیە بڕۆ بگەڕێ دراوسێکانت هەوڵ بدە دەوروبەرت هەوڵ بدە بزانە نەبادایەکێکی تیابێ بگەڕێ پرسیاریان لێ بکە لعل سرورێ ئەخەیتە دڵی باڵێکی هەژارەوە و خوای گەورە سەعادەتێکی هەتای دنیا و ئاخرەت ئەخاتە دڵی تۆ وەرە ئیخلاس و پەیوەندی لەگەڵ خوایە باشکە وەرە ئیحسان لەگەڵ خەڵکا زۆرکە لعل خوای گەورە دەرگاکانی خێر بەسەرتە ئەکات عزیزانم بەخوا ئەو سروڕەی کە دەست ئەکەوێت لە ئەحسان لەگەڵ خەڵکە لە هیچ شوێنەکە دەست ناکە والله جاری وهەیە یەک مانگ عیبادەت ئەکەی هەموو مانگەکە ناکاتە ئەوەی کە هاوکاریکی بەسیتی کەسێک ئەکەی کە تەلەفۆنێک لەبەر خاتی خوا لە پێناوی کەسێکا بۆ چارەسەرکردنی کێشەیەکی ئەکەی کە بەدەم کەسێکەوە ئەڕۆیکەوە کێشەکەی بۆ چارەسەرکەی کە دڵنەوایی کەسێک ئەکەی کە کەسێکی غەمبار جارێکتر قسەیەکی خێری لەگەڵ ئەکەیت بۆیە عزیزانم ئێمە ئیماندار زۆر پێویستمان بەوەی ئاگامان لە یەکتر بێ ئێمە ئەمڕۆ هەموو کافری دنیا پەلامارمانەدا وامەزان لە مزگەوتە ئێمە ئێستا پەلامارمان نادرێ ڕاستە لەوەشێ پەلاماری جەستەمان نەدرێ خوێنی لێ بتکێ بەڵام واللهی هەموو ڕۆژێ پەلاماری مقدساتی ئیسلامە درێ و خوێن لە فیکرمان ئەچکێ بۆیە ئێمە هەمومان بریندارین هەمومان پێویستمان بە یەکترە هەمومان پێویستمان بۆیە سرور بخێنە دڵی یەکترەوە همت بۆ یەکتر بگێڕینەوە لعل خوای گەورەش دەرگای خێرمان لێ ئەکاتەوە ئەم ئومەتە لەم بێهیمەتی و لەم ناڕەحەتی ڕزگارەکە خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار هاتوێنتە ماڵەکەی تۆ پەروەردگارە دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا ئیلاهی بەخوا دڵمان ئەگەر چی زۆر گوناهبار بێت تەنها سەیری ڕەحمەتی تۆ ئەکا دەی ڕەبی خوای لە گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوای هەر گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە هەر گوناهێ لەمەوە دوا کردومانەوە ئەیکەین پەروەردگارە فریای تەوبە ناکەوێن عەفومان کە یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە و کەس ئاگای لێ نەبووە خوای عەفومان کە
یا ربی خوای جان بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوای لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە یا ربی خوای عاقبەتمان پڕ خەیر کە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە پەروەردگارە داوات لێ ئەکەین ڕەحم و بەزەی خۆت بەسەر فەقیر و هەژارەکانمانە ببارێنە یا ربی خوای جان بەرەکەت بخەرە ماڵ و ئەمواڵی ئەو دەوڵەمەندانێکەوە هاوکاری هەژارەکانی ئەم وڵاتی ئێمە ئەکەن یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گرفتەکانمان چارەسەرکە دڵمان خۆشکە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان ئێمە دڵمان ئەمڕۆ لە هەموو کاتە زیاتر ماندووە خوای دڵمان خۆشکە بە نەسڕەتی دینەکەت خوای دڵمان خۆشکە بە نەسڕەتی موسڵمانان یا ربی خوای دڵمان خۆشکە بە هاوکاری هەژاران یا ربی خوای جان دڵمان خۆشکە لە بینی یەکترا بە هاوکاریکردنی یەکتر یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ربی خوای جان ئارامی بخەرە دڵمانەوە ئارامی بخەرە ماڵمانەوە ئارامی بخەرە شارمانەوە ئارامی بخەرە وڵات و نیشتیمانمانەوە یا ربی پەروەردگارە ئێمەی گونەهبار هاتوێنتە ماڵەکەی تۆ هانامان بۆ لای تۆ هێناوە ئەگەر چی ئێمە گونەهبار بن ئەزانین تۆ زۆر کەریم و بەخشندەی دەستی هیچ کەس ڕەت ناکەیتەوە خوایە دەستی ئێمەی گونەهباریش ڕەت مەکەرەوە یا رب العالمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە کەڕەم و گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا ربی خوای جان لە گوناهی دایک و باوکمان ببوورە پەروەردگارە لە گوناهی باو باپیرمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببوورە لە گوناهی وەچەکانمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی براو خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببوورە لە گوناهی دراوسێکانمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین هەر کەس مافێکی بەسەرمانە لە گوناهی ببوورە لە گوناهی خەڵکی شارەکەمان ببوورە پەروەردگارە لە گوناهی خەڵکی کوردستان ببوورە پەروەردگارە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببوورە خوای بۆ خاتی گەورەی خۆ ڕەحم بە مردوەکانمان بکە خوای لە گوناهیان ببوورە پەروەردگارە ئێستا مردوەکانمان لەناو گۆڕەکانە چاوەڕێی دوعایەکی ئێمە ئەکەن خوایە ئێمە لە مزگەوتەوە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە پەروەردگارە ئارامی خۆت بەسەر گۆڕستانەکانە ببارێنە عەفویان کە یا ئەکرەمە الئەکرەمین ئەوان پەروەردگارە لە هەموو کەس زیاتر محتاجی کەڕەمی تۆن یا ربی خوایە کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنە عەفویان کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای جان مسلمانانێکی زۆر هەن دایک و باوکانێکی زۆر هەن لێیات کراون کەس نییە دوعایان بۆ بکە وا ئێمە لەم مزگەوتەوە دوعا بەرزەکەینەوە خوای لە گوناهی هەمویان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەو ساتەی پەروەردگارە لەناو گۆڕەکانان ئێمە هیچ کەس نایە بەهانامانەوە تۆ نەبی پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە خوای ئەو کاتێک کە ڕۆحمان دەرەچێ عەفو بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی بە تەنهایی لە ماڵێکی تاریکە بەجێمان ئەهێڵن عەفو بەسەرمانە ببارێنە ئەو کاتێک کە زیندوو ئەکرێنەوە پەروەردگارە عەفو بەسەرمانە ببارێنە ئەو کاتەی نامەکانمان وەرەگرین عەفو بەسەرمانە ببارێنە یا ربی خوای جان لەژێر ڕەحمەت و کەڕەمی خۆتە حەشرمان کە پەروەردگارە بەکردەوەی خۆمانمان لەگەڵ ئەمەکە بە ڕووسیایی خۆمان لەگەڵ ئەمەکە بە دڵڕەشی خۆمان لەگەڵ ئەمەکە یا ئەکرەمە الئەکرەمین خوای جان ئێمە هانامان هێناوە بە ڕەحمەتی تۆ یا ئیلاهی بەخوا ئەزانین تەراویحەکانمان کەڵکی بەرزکردنەوەی نییە بۆ لای تۆ پەروەردگارە نوێژەکانمان کرچ و کاڵە و کەڵکی بینینی نییە لای تۆ بەڵام پەروەردگارە هەمیشە ئێمە چامان لە ڕەحمی تۆ بووە ئەگەر چی هەڵەمان زۆر بوو بێ پەروەردگارە هەمیشە چامان لە کەڕەمی تۆ بووە ئەی کەریم ئەی ڕەحیم وا هاتوێتە بەردەم دیوانی تۆ ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای جان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای جان عەفو کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوای جان هەموو گرفتەکانمان چارەسەرکە پەروەردگارە ئەوەندە حەڵاممان تەرێ محتاجی حەراممان مەکە خوای لە حەرام دوورمان خەرەوە یا ربی خوای بەهێزمان کە لە بەرامبەر حەرامەکانە حەڵال لە پێشچامان شیرین کە پەروەردگارە چێش بخەرە ناو حەڵاڵەکانمانەوە پەروەردگارە قەناعەت لە دڵمانە زیاتر کە یا ئەکرەمە الئەکرەمین یا ربی خوای جان بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە دوعاکانمان قبول کە خوای جان دوعاکانمان قبول کە پەروەردگارە سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەمە الئەکرەمین خوای ئەگەر چی ئێمە حورمەتی ئەومان نییە پێغەمبەر گیان صلی الله علیه و آله وسلم
گوێی لە ناوەکانمان بێ بەڵام یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت پاکمان کەرەوە ناوەکانمان بەر گوێی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بخە پەروەردگارە بمان گەڕە لەو عەبدانەی کە تۆ خۆشتەون بمان گەڕە لەو عەبدانەی پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم خۆشیەون خوای سەعادەت و خۆشبەختی بخەرە ناو ماڵ و مناڵمانەوە خوای سەعادەت و خۆشبەختی بخەرە وڵات و نیشتیمانمانەوە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە ئەندازی قورسایی عەرشت بە ئەندازەی هەناسەی مەخلوقاتت بە ئەندازەی جوانیەکانت یا ئیلاهی سەڵەوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەنێرین و پێی بگەێنە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەخوا پەروەردگارە تو خۆت ئەزانی کە ئێمە زمانمان کول بووە لە دوعایە نازانین چی بڵێن لە حوزوری تۆیە پەروەردگارە بە زمانی پاکی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دوعا ئەکەین لە تۆ ئەپاڕێنەوە خوایە ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا هەر چاکەیەکی داوا لێ کردووی ئێمەی گوناهباریش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان لە هەموو عمریا بە زمانی پاک و شیرینی هەر خراپەیەکی پەنا پێگرتووی و ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد و ماڵ و مناڵی خۆمان سپاردەی تۆ کرد و شخصیت و ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد حیا و حرمەتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ربی خوای زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی دوژمنمان مەکە پەروەردگارە محتاجی دەستی نامردمان مەکە یا ربی خوای گیان حاجەکانمان بۆ جێبەجێکە ئەم موسڵمانانە پەروەردگارە یە هەر یەکە و کۆمەڵی حاجەی زۆریان هەیە بەخوا پەروەردگارە کەس شک نابن لە لای باسکەن تۆ نەبی یا ئیلاهی خوای هەرچی ئەمانەیە پێمان عەتاکە خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووککە پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوای هەر کەسەمان گرفتەیەکی هەیە گرفتەکەی بۆ چارەسەرکە تو گەورەی خۆت خوایە ئەو کەسانەی غەمبارن غەمی دڵیان مەهێڵە پەروەردگارە هەر کەس گرفتێکی هەیە وەرە بەدەمیەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان خەڵکانێکی زۆر هەن پەروەردگارە ئێستا هەموو غەم دڵی داگیرکردن و چاوەکانیان بۆ لای تۆ تەنها بەرزەکەنەوە یا ئیلاهی غەمەکانیان چارەسەرکە قەرزەکانیان بۆ بدەرەوە گرفتەکانیان بۆ حەلکە دەرگاکانی خێر بەسەریان ناواڵاکە یا ربی خوای ئەم دوعایانمان قبولکە خوای ئەم دوعایانمان قبولکە طاعەت و عیبادەکانمان لێ قبولکە ذیکر و ئەورادەکانمان لێ قبولکە تەراویحەکانمان لێ قبولکە نوێژەکانمان لێ قبولکە ڕۆژەکانمان لێ قبولکە پەروەردگارە لێمان وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین دوعاکانمان وەرگرە دوعاکانمان وەرگرە پەروەردگارە بە ئومەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم قبولمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بەر شەفاعەتی ئەومان خە لە بەهەشتا پەروەردگارە لە خزمەتی ئەوە کۆمان کەرەوە بە دیداری خۆتمان شاد کە یا ئەکرەم الئەکرەمین ئامین ئامین والحەمدولله رب العالمین